باشە ئازیزانی ئارام ئەحمەد ڕێزە حورمەت بۆ هەموو لایەک خۆشەویستان ئەم شەویش لە خزمەتی ئەوەی بەڕێزان بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانین سوودێ بە هەموو لایەک بگەینین. باش بەخێر بێن ئازیزان، بەخێر بێن. باش هەمووتان بەخێر بێن ئازیزانی من، بەخێر بێن سەر چاوان. ئازیزان ئەم شەو سەرەتا چەند زانیاریەکتان بۆ باسەکەم لەسەر فڕاندنی دوو کەس لەلایەن دژە ترۆری یەکێتیەوە، پاشان لەسەر مەسایلی هەڵبژاردنەکانی هۆڕەندا و پۆپۆلیزم و دەوێشەوە بۆ هەڵبژاردنەکانی کوردستان و کۆمەڵێشتی تر. ئیتر هیوادارم کە لەگەڵما بن. باسی یانی نەورۆز چی بکەین بە قوربانت بن؟ نەورۆز ئیتر ئەو حاڵەکەیتی کە ئەیبینیت و پارەکەیشی ئەڵێن لای یەکێتیە بێ ئەو 240 بدەتە دۆلار بۆیان بژێڕێتەوە. دەوڵەمەندەکانش بەڕاستی ئەگەر خەڵکانی شەریف بن ئەوێ یارمەتی ئەو یانێ بدەن لەبەر شارەکە. بەڕاستی کە سلێمانی بە دێژایی 40 ساڵی ڕابردوو یا 35 ساڵی ڕابردوو بەس ئەو شتێکایە کە بەڕاستی شارستانی جوان بێ. حیفە لە ناو بچێ بەڕاستی ئەو یانەیە، چونکە هەموو خەڵکی کوردستان ئەو یانەیان خۆشەوێ، چونکە نابێ مەسائلی یاری و ئەمانە تێکەڵاوی مەسائلی حیزب و سیاست و ئالم بابەتانە بکرێ. ئەمە شەرمەزاریە لە ڕاستیە خۆشەویستانی من بە تەواوەتی دژی ئەوەمەوە. پێویستی شەکایەتی عقلی بێتەوە سەر واز لەو یانەیە بهێنێ با کاری خۆی کاوە پارەگەشی بۆ بژێڕێتەوە و هەتا یارمەتیشی بدا، نەکەر ئەوەی کە ئەو پارێ بژێڕێتەوە کە هینی یانەکەیە، بەڵکو یەشێتی پارەی یارمەتی بدا، پارەی بداتێ. حکوومەتی هەرێم حکوومەتەکەی مەسعود بارزانی بۆچی ئەو هەموو پارەیە سەرفەکەن بۆ یانەکانی زاخۆ و دوهۆک و هەولێر و ئالم بابەتانە کە دەستیان خۆش بێ ئێبا بۆ نەرۆشی سەرفکەن. بەڕاستی بۆچی ئەبێ ئەو مۆزوع بێ بە قوربانی عەقڵەتی حیزبی؟ بۆچی لە هەموو شتێکە ئەو شاری سلێمانی ئەبێ قوربانی بێ کە بە درێژایی 200 ساڵی ڕابردوو سلێمانی زۆرترین قوربانی داوە؟ بەڕاستی ئینسان تۆزە واقعبین بێ کاکیجان، بەڕاستی تۆزە واقعبین بێ. ئەو غەدەی لە سلێمانی ئەکرێ قەسەم بەخوا بەعز نەیتوانێت لێکا. زەعیم سیدیقیش لە سلێمانی نەکردەوە، باش بیزانن. ئەو زەعیم سیدیقی کە 63ە ئەوەی توانین دەرهاق بۆ شارە کردوێتی لە کاتێکە ئەو شاری سلێمانیە ئەتوانم بڵێم لە مێژووی ئێمەیە زۆرترین قوربانی داوە بۆ هەر چاپاچی کوردستان. هیچ شارێک وەکو سلێمانی قوربانی نەداوە کاکە. بەدەیان هەزار لە ڕۆڵەکانی خۆی یاوە بە کوشکاک. کام شار توانێتی ئەوە بکە؟ من ڕێزمەیە بۆ هەولێر بۆ دوهۆک بۆ شوێنەکانی کا، بەڵام سلێمانی یەکێکە لە ئەتوانم بڵێم وەکو مەڕەکەی حەزەتی ئیسماعیل وایە کاکە. بەڕاستی یعنی قوربانیە بەمانای کەلیمە. بەرحاڵ ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە برادران لە چاوم لێ بوو کە نسیان بۆیە باسی ئەو مۆزوعام کرد کە ئەوە ڕێی منە. بەڕاستی پێویستەکە حکوومەتی هەرێم و یەکێتی و هەموو خەڵک و دەوڵەمەندەکان یارمەتی ئەو یانەیە بدەن بۆی نەکەوێ و بۆ لوتکە بڕوا. بەچکە یانەیە دیارە یانەکە هینی لاهوری شێخ ئەوانەیە، بەڵام لە کولا هینی هەموو تەرەفدارانی یاری فۆتباڵە لە هەموو ناوچەکە لە هەموو کوردستانە. بەڕاستی هەموو کەس ئەو یانەی خۆشەوێ. ئەمە مەسایلی مڵکایەتی و حیزبایەتی سیاست نییە. سیاست بخەنە ئەو لاوەچیەکەن بیکەن، بەڵام واز لەو یانەیە بێن. بەڕاستی کاکە داگیری مەکەن کاکەجانەویش. باشە ئازیزان، خۆشەویستان، سەرەتای ئەم قسە و باسە بۆ دەست پێکەم کە دوو کەس بە ناوەکانی مەحموود کوڕی عومەر کە باوکی ناساوە بە مامە باوزێ، ئەوی تریان کوڕێکە بە ناوی شێزات کە کوڕی عەلی سۆفی باوزەیە. ئەم دوانە بران، واتە ئەم دوو کوڕە مەحموود و شێزات هەردووشیان ئامۆزای یەکترینن. شەوی سێشەممە لەسەر چوارشەممە واتە 21 کاتژمێری 11 شەو چەندین جار تەلەفۆنیەت بۆ مەحموود. ئەوی جواب بەیاتەوە
بەلەوەی کە ئەوە بڵێم ئەمە پێتان بڵێم کە ئەم مەحمووە پێش کودەتاکەی 8 تەمووز دژە تیرۆر بووە دژە تیرۆر بووە لە دژە تیرۆری یەکێتیە لە دوای 8 تەمووز وازی هێناوە سەرقاڵی کار و کاسبی خۆی بووە دوورکەوتۆتەوە لە چەک و جبەخانە و دژە تیرۆر ئەلم بابەتانە و بە پێی زانیاریەکانی منیش وەهاب هەڵەبجەیی چەندین جار لە ماوەی ئەم ساڵانە تەلەفۆنی بۆ کردووە پەیوەندی پێوە کردووە کە بچێتەوە بۆ دژە تیرۆر و بتوانێت لەوێ دەوام بکە و ئیشیان لەگەڵا بکە بەڵام ئەو بە هەموو توانای خۆی ڕەزی کردووەتەوە وتی من نایکەم و تاقدی چەکداریم نەماوە و ئامادە نیم بڕۆمەوە دژە تیرۆر و خەریکی کار و کاسبی خۆم ببوو و مواطنێکی ئەو وڵاتە ئەو ئێوارەیە کە تاریخەکەم بۆ باسکردن تێلی بووەکەن کە بچێ بۆ پارکێک جا بیانۆکەیان هەرچی بوو بێ کە ئەویان ڕاکێشاوە بۆ ئەو پارکە ئەو جێگایشت پارشێکە بە ناوی پارکی سەرنێڵ من ناوەکەم ئاوا بۆ هاتووە کە لە قەڵازەیە شێزادیش کە ئامۆزایەتی و پێشمەرگەیە لە هێزەکانی هەفتە و ئەو دانە بڕاوە محمود پێی ئەڵێ شێزا تەلەفۆنیەکەم بۆیت داواکە بچمە پارکی سەرنێڵ لەگەڵم وەرە بزانم ئەمانە کێن و چیە نەوێ و چییە تامان کەسێ تەلەفۆنی بۆ کردن نەکەن هەمووی ئەمیش ئەڕوا لەگەڵی هەردووشیان بە ماتۆڕێک ئەچن بۆ شوێنەکە با بڵێن کە تا بزان چییە ئەو کەسە کە تێلی بۆ کردوون کە ئەچنە ئەوەی هاتوون بۆیان سارێشی ئەوەی کە ئێوە پێ ئەڵێن مەرزیان پێ بووە و چەندین چەکداری تێدا بووە لە دووری ئەوانیشەوە سیارەی کە و چەکداری کەشیان لەگەڵا بووە لەگەڵ ئەم وەنەوشەیە لەوێ محمود بەپێی ئەوەی کە من بەدەستم گەیشتووە لە دژە تیرۆرەوە یەکێکیان ئەناسێ پێی ئەڵێ تۆ من کاتی خۆی تۆم بینیوە تۆ لە دژە تیرۆر بووی لەگەڵ وەهابا بووی وەڵحاڵ ناسیوێتی باشە ئەم زانیارەی من لە دژە تیرۆر خۆیەوە بەڕاستی بەدەستم گەیشتووە هەر لەوێەوە هەر لەو شوێنەیە بەڵێن لەو پارکەیە پەلاماری ئێن بە شەڕ و لێدان و قۆناغت فەنگ خوێناویانەکەن هەردووشان دەیانخێن ناو ئۆتۆمبیلەوە بە بەری مەرگەیە ئەیان ڕفێنەوە بەرەو سلێمانی لەو کاتەیشەوە ئاسایشی قەڵاتزێ و پۆلیسی قەڵاتزێ ئاگاداری هیچ نین و هیچ نازان و قسەیەکیشیان بۆ وتن بۆ بنەماڵەکانیان و بۆ کەسەکانەکان بەڕاستی پێ نییە چونکە ئیلاقی بەوانەوە نەبواتە ئەو هێزە لە دژە تیرۆر یەکێتیەوە چۆ بۆیان و موعید لەگەڵیان موعیدیان دروست کردووە و ڕەفاندونیان بۆ ئەوێ لەو کاتەوە ئەم کەسانە لەلایەن بنەماڵە و کەسوکارەکانە بێسەر و شوێنن نازان کە ئایا ئەوەی کە من ئاگام لێ کوشتونیان یان لە زیندانان یان چۆنە چۆن نییە گەنجەکان لە 27 ساڵ هەتاوەکو 30 ساڵن شێزادی 3 منداڵی هەیە و هاوسەرەکەی سکیتری مناڵێکی تری لە سکایەواتە چوارم محموویش 2 مناڵی هەیە کە وەکو وتم محمود دژە تیرۆرێکێتی بووە پێش 8 تەمووز وازی هێناوە و هەردووکیشیان کەسانی نەخۆشن واتە باوکی شێزاد قاچێکیشی بڕاوەتەوە بە بۆنێت نەخۆشی شەکرەوە ئیتر بە بنەماڵیش ئەوەتەی هەن ئەمانە بەڕاستی هەر یەکێتی بوون خۆ ئەم یەکێتی ئێستا تەنها ئاوا پاداشی بنەماڵەکان یەکێتی ئەداتەوە کە قوربانێکی زۆریان داوە بۆ ئەوە حیزبە جا من بەدەدا چۆنم کرد بۆ مۆزوعەکە لێرەوە بە کەس و کارەکان ئەڵێم کە بەڵێ دژە تیرۆر ڕەفاندونی وەها بۆ ئەوان بردونیان بۆ ئەوێ بەڵام دوای ئەم دووسێ ڕۆژە تەسلیمیان کردوون بە ئاسایشی سلێمانی و ئێستا هەردووشیان لە ئاسایشی سلێمانی جا کەیسەکانیان چۆنە کەیسەکانیان ڕوونە لە حەقیقەتا بۆ هەموو لایەکمان بەداخەوە ئازیزانی یارام ئەحمەد ئێمە بە درێژایی ئەم ساڵانەی ڕابردوو هەمیشە مەسئول بازانی و مەسئول بازانیمان بە سەرۆکی هینە ناویشی ئەمەی هینەکە کۆریا زانیوە بەڕاستی چونکە ئازادیتیان نەبووە چونکە لە دوای ساڵی 91ەوە بنەماڵی بازانی بە ترۆر دەستی کردووە بە دەسەڵاتی خۆی لە منتیقەی بادینان و لە هەولێرە و ئەوەی ناشێ بەرامبەر بە ئازادی خوازان بەرامبەر بە قەڵەم بەرامبەر بە ڕێکخراوەکان بەرامبەر بە نووسەران کردی و بەداخیشەوە بنەماڵی بازانی زۆر ئیستیبداد و دیکتاتۆرانە توانی تەواوی ئەو خەڵکە سەرکوتکە کەسانی وەکو سەرجە عوسمان تیرۆرکە وەکو ویداد وەکو ڕەوف ئاکرەی وەکو دەیان ترۆری ترکە بنەماڵی بازانی کردویان لەم ساڵانەیە بۆ ئەوەی کە سەر بە خەڵک شۆڕکە و بەداخیشەوە هەموو قەڵەمەکانیان شکاندووە و هیچ ئازادیشان لەو دەڤەرا لە هەولێر و لە بەدنان نێشتەوە بەڵام تا سنوورێکی باش وەکو ئەزانن سلێمانی باشتر بوو بەڕاستی بە تایبەتیش حتا کە ئێستا من زۆر جار کە لەگەڵ خۆما قساکەم بیر لەواکەمەوە کە
ئێمە هەمیشە پەلاماری جەلات تاڵەبانیمانەدا بەڵام جەلات تاڵەبانی ئێستا کە لە چاوی پاڤڵ و ئەم سێکلەریشێتەوە سریانەکەین زۆر ئازادی خواستر بوو لە حەقیقەتە چونکە خەڵک هەبووە کە جوێنی بە جەلات تاڵەبانیەوە جەلات تاڵەبانی جوێنەکەی پیاوەتەوە هیچ شتێکی بەرامبەری نەکردووە و ئێستا من خۆم بیرەکەمەوە کە هەموو ئەو ساڵانە ئێمە دژی سەرکردە کۆنەکانی یەکێتی بووین لە مەلا بەختیارەوە لە مەحموود سەنگاویەوە لە فڵان فیسارەکانەوە لە نازانین چۆچۆ ئالەم بابەتانەوە بەڵام لە سەردەمی مەکتەب سیاسی کۆنەکانی شابەڕاستی لە دەڤەری سلێمانی و گەرمیان و ئەمانەیە ئازادی زۆرتر بوو هەموو کەسێ قسەی ئەکرد هەموو کەسێ بە ئەچوزانم تووڕە ئەبوو هەموو ئەمانە ئەکرا هەرچەندە ئەوانش کوشتیان تەقیان لە خەڵک کرد فڵان فیزە بەڵام بەهەرحاڵ ئازادی هەبوو ئەوانەمان بیر نەشۆتەوە کە ئەوانی چیان کردووە بەڵام ئێستا حەد بە تەواوەتی لە دەڤەری سلێمانی ئازادی وشکی کردووە خۆشەویستانی ئاڵا محەممەد بەتەواوی هیچ کەسێک ناتوانێت قسەی بکە هیچ کەسێک ناتوانێت چرکەی لەوە بێ بەڕاستی تۆ لە منتیقەی سلێمانی دێگەڵە بۆلەوە یا ئەبێ نۆکەری بنەماڵی بازانی یا ئەبێ مەدە حیزب بێ ئەبێ سەر شۆڕ بێ ئەبێ ئابڕوود نەمێنێ بەڕاستی اینجا تۆ لەوێ جێگە دەبێتەوە بەداخەوە کە ئەم یەکێتیە کە بناغەکەی لە کۆمەڵەی ڕەشدەران و لەو پەڕی ئازادی خۆی دەستی پێکرد ئێستا بووە بەم کوڵە دیکتاتۆرە لە دەڤەری سلێمانی بەڕاستی یعنی خەریکە ڕووی ڕەشی پارتی و بنەماڵی بازانی سپێکاتەوە کە بڵین بەداخەوە کە شارێکی وەکو سلێمانی کە بەعس نەیتوانی سەری پێشۆڕکە بەڵام بنەماڵی تاڵەبانی توانی سەریان پێشۆڕکەن و ئێستا هیچ کەسێک ناتوانێت بچووتنی قسە بکە بەڕاستی جا ئەم شارە کەی هەڵەسەیە کەی تووڕێبێ بەڕاستی ئەو بۆ خۆجارێکە دیار نییە بەداخەوەکە پاڤڵ تاڵەبانی لە ئاسایی بنەماڵی بازانی دەکاتەوە لە ئاسایی مەسعود دەکاتەوە لە ئاسایی مەسعود دەکاتەوە و هیچ ئازادیەک لەو دەڤەرە نەماوە ئەزیزان بڕواتانە بێ لەسەر کۆمنتێک خەڵکە بنچی شەقکاریەکەن لەسەر کۆمنتێک بە باش بیزانن باش نییە ڕێک بووە بە هەولێر و بووە بە بادینانەوە وەکو چۆن بنەماڵی بازانی وەکوتم لە 35 ساڵی ڕابردووە جگەر لە ترۆر و لەسەر کوت و لەمانە شتێکی تری نەکرد بەڕاستی ئێستا یەکێتەکەی ئێستا هەر بە هەمان شکڵە ئەگەر خراپتر نەبێ بەداخەوە باشتر نییە ئەمە حەقیقەتە کە ویستم بۆتان باس بکەم و ئەوەیش بڵێ و هابجێترۆ ڕفاندونیان و ئێستا لە ئاسایی سلێمانی کە سوکاری بێ بزانن بۆ دەلەشتیان بۆ بکەن و پێویستە یەکێتی دەست لەم کارانە هەڵگرێ بەڕاستی ئازیزان دژە ترۆر و کۆماندۆ ئەوانە بەتەواوەتی ناخۆشیان کردووە واللهی ئازیزان سوێن بەخوا ئافرەت ئەزانم لەبەر ئەوەی کە مایلی لاهوری شەڕجەنگی بووە قەسەم بەخوا شوقیان گرتووە بۆی بیبن لەوێ تەعدای سێکسی لێ بکەن و ڤیدۆی لێ بگرن تەنها لەبەر ئەوە خۆشەویستانی ئاڵا محەممەد نامێ بڕۆمە ناو کۆمەڵێ مەوازعەوە پێویست ناکە جەماعەتی یەکێتی جوێندان و سوکاتی بە ئاڵا محەممەدکەن جوێندان دەنگ بە ئاڵا محەممەددا ناکە بەڕاستی چی جوێن ئەدەن هەموو جوێنەکان بۆ خۆتان باشە بۆ خۆتان بۆ بنەماڵەتان بۆ ئەوەی جوێن بە منەدا بۆ دایکی خۆی بۆ خوشکی خۆی بۆ بنەماڵەی خۆی بۆ کەسوکاری خۆی بۆ مردوەکانی خۆی بۆ زیندوەکانی خۆی پێویست ناکە هەموو جوێنە بە ئاڵا محەممەد بن کۆمەڵە شڕەخۆری ساختە چیکە لاهور بێ هەر ئەو بن بە پیاوی پاڤڵ بێ ئەبن بە پیاوی ئەوە دوایش باسی ئەو مۆزوعە ناکەم خۆشەویستانی ئاڵا محەممەد ئەمە حەقیقەتە کاکە کێ پێی ناخۆشیت کەیفی خۆیت اینجا ئازیزان ژۆم لە قسەیەکی ئومێد خۆشناوە بوو جا ئازیزان من چەند جارە باسم کردووە ئێوە ڕێزم بۆتانێ ئەو ئومێد خۆشناوە خواوەشیر ئازیزان بە یەک بزن بیگۆڕ و تۆزەرت باشە یەک بزنی گەڕ هەبێ ئەوەی کە لە گەرمای مانگی تەمووزە بە نمونە ناتوانێت دەنگی لێوە نایە بەو ئومێد خۆشناوە بیگۆڕیتەوە قەسەم بەخوا زەرەرتە کەژی دانیشتۆ ئەڵێ چی وەڵا ئەم 6 کیلۆمەترە قۆڕقیتاوی کۆیە بۆ بە خوێنەکەی سیاویش باشە کاکە ئەوە 7 کیلۆمەترە کە کراوە لە کۆیە ئەو بە بودجەی نازانم پارتیمان و هەولێر و چۆچەوە کراوە کۆرە بابە ئەوە ئێوە بەشەرن کاکە ئەرێ کاکە ئێوەی سەرانی یەکێتی و پارتی و بنەماڵەی بازانی مەسعود بازانی کە هاتەوە بەرازیلیەکی سووری دزی پێبوو کاکە خۆڕەسمی بەرازیلیەکە هەرماوە ئەی هاوار مەسعود بازانی ئەوەی پێبوو نێشیرەبان بازانی قەمسەڵەکەی ئەدوت تاپڕی پێوەنەوە 20 کونیتیا بوو ئێستا ملیۆن ملیار دۆلارتان دزیوە 4 مەتر قیرەکەن ئەیکە بەمنە بەسەر ئەم عالەمەوە ئێمە وتمان بنەماڵەی بازانی پارە ئەدزێ بەشێکی زۆری ئەدزێ بۆ خۆیان بەشێکی کەمی سەرفەکە بۆ ڕێگوبان و جادۆبان و شوێکێ بەناو باسم کردووە بەڵام یەشێتی کە ئەیدزێ هیچ نایە جا پاڤڵ تاڵەبانی و قوبا تاڵەبانیش لە کشەکانی برای مەحمەوە فێر بوون چونکە برای مەحمە بە سوڵکەری مردووە ئەمانیش ڕەزیل و پیسن ئازیزانی ئاڵا محەممەد کەس سفتاحی تەرەتوورێکیان لێ ناکا هەر سامان کۆکن و ئیبن بخوان و ئەیخۆن بەنام بنەماڵەی بازانی فێری ئەوە بۆ هەنیشی سەرفەکە بۆ جادۆ و ڕێگوبان و ئەمە ئەوە دەستیشی خۆش بێ وتمانە کارێکی باشە کردو بەڵام ئەمە بەو مانایە نییە کە ئومێد خۆش نایە بێ بڵێ منەت بەسەر ئەو عالەمەکە ئازیزانی من پارتی یەکێتی بنەماڵەی بازانی منتەقەکەیە پێی ئەڵێ
دەڵێن منطقی دەوڵەتداری تۆ دەوڵەتت هەیە على ئەساس حکوومەتی شارەوانیت هەیە فڵان و فیسارەکەت هەیە کورە ئەی هاوار عەزیزانی ئارام ئەحمەد تۆ سامانی ئەو وڵاتە تۆ ئەیبەی لەژێر دەستی تۆیە ئەو سامانە خۆی باوکو نییە ئەبێ سەرفیکەی بۆ جادا بۆ ڕێگەوبان بۆ نەخۆشخانە بۆ قوتابخانە بۆ خەڵکی کوردستان بۆ کەم دەرامەتان بۆ فڵان و فیسارەکان بۆ ڕۆشنبیران بۆ نووسەران بۆ زیندانیانی سیاسی بۆ هەتا هەموو ئەوانەی تریشی تۆ ئەبێ سەرفیکەی خۆ ئەمە منەتی تیانیە کاکە ئەی هاوار ئەم هۆڵەندایە ئەم هەموو جادەی بڕۆسێری کە جادەی هەیە ئەتوانێت پێنج کۆپتەری تیا بنیشێتەوە لە ڕێگەی ئوترێخت و ئەمیستەردام و ئالەم بابەتانە کەسی منەت بەسەر کەسان ناکا بڵێ وەڵا ئێمە جادەمان قیتاو کردووە وەڵا ئێمە نازانم چیمان کردووە ئەمە ئێوە لە چۆ هاتوون کاکە با بە خۆمارەی دایکتان نییە پارەی ئەو میلەتەیە کاکە نەوتی خۆمانە غازی خۆمانە گازی خۆمانە ژێرخانی ئەو وڵاتی خۆمانە ئێوە ئەیبن هەمووی ئەفرۆشن سێ بەشی ئەدزن بەشێکیشی بکەن بە جادەی قیر و ڕێگەوبان بۆ میلەتە کاکە ئێتەمە خۆشێکی عەجیب نییە باش نییە چۆن لە هەولێر لە بادنانەکەن لە سلێمانیش بیکەن لە نازانم چی بیکەن من لەوە لە یەکەتی تووڕەم نەمبینیوە ئەم یەکێتیە بودجەی سلێمانی هەڵەبجە گەرمیان وەرەگرێ خۆی دزێی خوا بۆ سەرفی نابێتە جۆکە بنەماڵی بازانی بودجەکەی کاکە ئەگەر ئەڵێی بنەماڵی بازانی حکوومەتەکەیان موچە بەشە بودجەی سلێمانی و کۆیە و نازانم کێشێ هەڵەبجە نادەن ئەی پافڵ تاڵەبانی خوبا تاڵەبانی بۆچی بەڕەسمی دەست ناکێشنەوە لە حکوومەتەکەی مەسئول بازانی بڵێ لەبەرەوەی ئەم حکوومەتەی مەسئول بازانی بودجە بۆ هەولێر بۆ دوهۆک بۆ ساخۆ بۆ کوێ تەرخانەکە بەڵام بۆ سلێمانی و بۆ هەڵەبجە و بۆ گەرمیانی تەرخان ناکە ئێمە لەو حکوومەتەیە نابین من پشتیوانتان نەکەم زەحمەت نەبێ بزانم ئەیکەن بزانم ئەوێرن نایوێرن چونکە بودجەکە وەرەگرن بەشە بودجەکە ئەی دزن ئێوە یەکێتی ئەمە کێشەی منە لەگەڵ ئێوەیە بەڕاستی ئەمە کێشەکە کاکە اینجا ئەسمە سەر هەڵبژاردنەکان و ئەمانە ئەوە باسی مێردە خۆشناوی گەڕ و گولیشمان کرد ئەم پارتی شتی وای تایە ئازیزان شتی وای تایە دەعبای وای تایە میکرۆبی وای تایە ئەی هاوار لەسەر بەسەر هەڵبژاردنەکان بابە کورتی پێتان بڵێم ئازیزانی ئارام ئەحمەد پەرلەمەکە بابەت ئێشتا ماوە بابەت زۆر ماوە جا ئەم شەو هەنارم خواردووە هەناری ترش هەناری تشش کە ئەی خۆم تووڕابم خۆشەویستان لەبەرەوە ئەم زستانە ئەبێت تەحملی ئارام ئەحمەد بکەم چونکە حەزم لە هەنار و لە شووتیە هاوی نان شووتی کە ئەبێ بە پایزانە و ئێستا ئیتر هەنارەکەیە هەناری شیرینیش ناخۆم ڕقمی ترشەکەی تووڕەمەکە قسە حەقەتەکانەکەم بۆ هەمولایەتان گەدنم ئاساکەن ئێوە جۆگرەکان ڕێمە هایکێتی پارتی ناڵمان چیان دەربێوان مشیری خوانم اینجا ئازیزان لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکان با پێتان بڵێم بە کورتی و بە کرمانچی بەشێک لەوانەی کە سەر بە ئێرانن واتە ئەو گروپانەی کە لە عێراقن و سەر بە ئێرانن یان کورسەکانیان سفر ئەبێتەوە بەمانای کەلیمە یان کەم ئەبێتەوە ئەگەر وانە بێت دوای هەڵبژاردنەکان مەیدانی لێدان لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بۆ ئەوان بەتەواتی زیادە بێ ئیسرائیل و ئەمریکا بەچەک ئەوەی کە پێیان دەوت مقاومە لە غەزەوە لە سووریاوە لە لوبنانەوە لە یەمەنەوە هەتا ئاگادە تاران زۆربەی زۆریان تێکشکاندووە پێ ئەچێت لە عێراقا لەم قۆناغی هەڵبژاردنەوە بیانەوێ بەشەڕ نەکرێ بەڵکو لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە سکوت بەو گروپانە بکەن کە سەر بە ئێران ئەمریشیەکان ئەمەیان بەڕەسمی بە محەممەد سودانیشی ڕاگەیاندووە جا ئەگەر بێت و هەڵبژاردنەکان ئەو گروپانەی کە لە لیستی ڕەشدان لای ئەمریشیەکان شکست نەخۆن ئەوە لە دواییە لەو گروپانە ئەدرێ ئەمە لایەنیش پارتی زۆرترین دەنگەهێنێ لە منتیقەکەیە ئەوە بیخەنە بەشی خۆتانەوە یەکێتی بەشی خۆی ئەبا بەڵام کەمتر لە پارتی علی حەمەساڵا لەبەر ئەوەی کە پیاوی نێچیرە و هەر لە ڕێگەی نێچیشەوە سپێدراوە بە پاڤڵ و قوبا تاڵەبانی و پیاوی قەیوان و شێخ حەمەی نۆکانیشە هەر دەنگێ بێنێ وەکو دەنگەکانی پارتی وێشێتی وایە و هیچ جیاوازیەکی نییە و هیچ ئۆپۆزۆسیۆنێک ئەمڕۆ لە باشووری کوردستانە بوونی نییە ئەوەی کە هەیە بە ئیسلامی و نائیسلامیەوە هەر هەمووی کلچی دەسەڵاتی پارتی وێشێتی ئەمە لە ئارام ئەحمەد ببیسن هەندێک کەسی شەند لە ناوێشێتیە و لەگەڵ گروپەکەی عەلی حەمەساڵیشە ئەمانە هێڵی سووریان لەسرە پارتی ناهێڵێ دەربچن بەڵام من نامەوێ ناوێن بەرم ئەوەیشی کە عەلی و کۆمەڵێ بەناو ئۆپۆزۆسیۆن پیاوی دەسەڵات دەڵێن ئەوەی بایکۆت کە خزمەتی دەسەڵات دەکات جا ئێمە لە پێنجۆنیەکان قسەیەکمانەیە کە کەسێ هەر لە خۆ قسە ناکە ئێمە پێڵێن تخوا لاژە لاش منش بە هەموو ئەمانە ئەڵێم تو ئەو خوای لاژە لاش باشە یعنی ئەگەر ئێمە بین خوا کەرمان کە
بچینە ناو پرۆسی ئەم هەڵبژاردنەوە دەنگ بدەین ئێوە بشن لە بەقای گیرفانەکان تا ئەوەیە کە پڕکەن ئیتر ئەمە خزمەتی پارتی یەکێتی ناکەین ها بۆ ئێوە لە بەغا چیەکەن زەحمە نەبێ پێشووتر ئێوە چیتان کردو لە بەغا کاکە ها کاک ڕێبوار کە پیاوی بەرهەم ساڵە بوو 4 ساڵ لەوێ بوو چیکە زەحمە نەبێ ئەوانەی کە ئەو ساڵ لەوێ بوون چیتان کردووە زەلامتانەیە 4 ساڵ لەوێن 4 دقیقە قسەتان کردووە بە ملیۆن دۆلارتان بە خۆتان وەرگرتووە باشیە کاک عەلی عەزیز جەناب 4 جار ئەندام پەرلەمان بووی چی کردووە جگە لە کۆمەڵی قسە هەمومانێکین ئەوڵا وایان دزی ئەویان داجی کرد عەزەکەیان وا خوارد نۆتەکەیان وا فرۆش فڵان فیسان هەمووان وازین کاکە جاوە چیە کاکە هەمووان ئەزین تۆش ئەمە ئەڵێ لە حەقیقەتە کاکە باش نییە هیچ چارەسەرێک نییە بۆ ڕووداوەکان ئەمە بۆ بە هین دزی و بردی و عەرزەکە وای لێ هاوخانەوەکە برد و نازانم چەند ئەوە هەمووان نەزانێ کاکەژیان شێتێک بێن لەسەر شەقامەکانە حرمەتم بۆ هەیە ئەو ڕاستیانە ئەزانێ باش نییە تۆ لە پەرلەمانەکەی هەولێرا بووی چی یاریکردنەوەی بە قازانجی پارتی یەکێتی بووە باش نییە بەڵگەکان هەر هەمیان ماون بەسمان کردووە باشە وەکو یاسای نەوت و غاز دژە ترۆ فڵان هەمووی تۆ بە قازانجی پارتی دەنگ کۆ کردەوە ئیشی لەسەر کردووە کاکە باش نییە دەرچووی بۆ جاری پێنجەم بۆ پەرلەمانەکەی هەولێر ئێستا بەغدا ئەوێ لە بەرەوەی پاری باشتێدایە باش نییە بۆیە لێرەوە بە هەموو خەڵکی کوردستانم بەڵێ بۆ بایکۆت بەڵێ بۆ بایکۆت بەوانەشی کە ئەڵێن ئەوانەی کە بایکۆت دەکەن خزمەتێکی پارتیەکەن خۆتان و باب و باپێتان و هەزار پشتان نۆکەری پارتی و بنەماڵی بازانی و جەماعەتی یەکێتی نەک ئێمەمانە باشە خزمەتی پارتی یەکێتیمان کردایە ئێمەش لیستێکمانە بوو لە هەولێر و سلێمانی دووهۆکە لە کەرکووکا پیاسەمانە کرد لە کەناڵی هەشتەکەی پاڤڵ تاڵەبانیە لە ڕووداوەکەی نێچیرەوان بازانیە دا ئەنیشین بۆ خۆمان ڕیکلاممانە کرد بۆ هەڵبژاردنەکان ئێمەش تێگەیت ئێوارەکەی لە کەناڵی هەشتی پاڤڵە بووین بۆ دوو بەیانەکەیش ئەچین بۆ ڕووداو ئەگەر ئێمەش ئیشمان بۆ خزمەتی پارتی یەکێتی بکردایە تۆ خۆت جاری پێشوو وتێت ئەم هەڵبژاردنە دیزاین کراوە دوایش قبوڵی کرد ئەی ئێستا بۆ بەشداری ئەەکەی زەحمە نەبێ ئەگەر بۆ مەسەلەی گیرفان و بۆ پارە و ئەرم بابەتانە نییە باشە خۆ ئەمەش دیزاین کراوە کاکە لە ئێستا هەموو کەس ئەزانێت تۆ بۆ نایزانی هەرچی بانگەشەیە یەکێتی و پارتی لەگەڵ بەغا کێشیان نییە کەس باسی ئەو مۆزوعانە ناکە بەس ئەمان خەریکی شەڕدەنوکن لەگەیەکە بۆی کە خەڵک گەمژەکەن و هۆ یەک پارتی وا یەکێتی وا فڵان سەرم بابەتانە هەمووشی فشەیە دوایش هەمان ئەچنەوە بۆ لای یەکتر و بەیەکەوە کێکەکە بەشەکەن و ئەیخۆن ئەوەشی کە دەنگ ئەیە بەس دوو لە ڕوویەوە کەرێتێکی بۆ منێتەوە لە حەقیقەتە باشە بەگشتی وەکو هەمیشە داواکارم کەس بەشداری هەڵبژاردنەکان نەکات ئەگەر لانی کەم لە سا 20 لە سەدا 30 خەڵک بەشداری بکا بە نمونە یا بەشداری نەکا و نۆکەرانە هەڵێ بۆ چڵکاخۆرانە من پێم وایە لە بای نێودەوڵەتیەوە ئەو هەڵبژاردنە هیچ قیمەتێکی بە یەکێتی پارتی نامێنێ بەڕاستی باشدی لەبەرەوە مەچن بەشداری مەکەن کاک تا هەر کەسێ هەر لایەنێ ئەچێتە بەغا تەنها بۆ مامگیرفانەکەیەتی ئەرەوەڵا وڵای مگیرفانیشی نییە خۆ بۆ قورئان چاو لێ کاکە چونکە دەوڵەمەندیم وڵای ئەمەش ئەوە دیارە کابرای هەر گیرفانی بۆ نەکرد کە ئاغا محەممەدە گیرفانی بۆ چییە خۆ پارەی تێ ناکەین ئەرەوەڵا لەبەرە هیچ قیمەت و ئەرزشێکی نییە بەشداری تیا مەکەن هەتا ئەو ڕۆژی هەڵبژاردنەکە من هەروە بە ئێوە لەم بەڕاستی تاو ئازیزانی ئاغا محەممەد بشینە قۆناغیتر لە قسە و باسەکانمان لەسەر مەسەلەی هۆڵەندا و مەسەلەی پۆپۆلیزم ئەی بەسینەوە بە کوردستان و بە کۆمەڵێک گەجەل و گوجەی ترۆکە بۆتان باسەکەم تەحمولکە لەگە ئاغا محەممەد بمێنەوە من تەنها بە هەموو ئێوەی بەڕێز ئەڵێم چی مەکەن ئیتر ناڵم چی بکەن باشە تەنها ئەڵێم مەکەن خۆشەویستانی ئاغا محەممەد هیچ کاتێک پۆپۆلیزم هیچ باشیەکی لێ هەڵنەوەریوە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی ئێستا پۆپۆلیزم لە ئاستی دنیادا باڵایە با تۆزێ باسی پۆپۆلیزمی ڕازڕەوی هۆڵنداتان بۆ بکەم کە سەری ئەم مانگە هەڵبژاردنە و منیش ئەوە تا پۆستەکە ئەوە تا پۆستم بۆ هاتووە خۆشەویستانی ئاغا محەممەد کە بڕم بۆ هەڵبژاردن و بۆ دەنگدان باش نییە سەریمان بۆ دەنگدانەچی باش ئەرەوەڵا لێرەش هەڵبژاردنەکەیە دوا بە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر ئەوەی کە لە ئەمریکا ڕوویە کە بۆ هۆی گۆڕانی دۆخی سیاسی دنیا و زیندووبوونەوە و قوتبوونەوەی چەندان پارت و بزوتنەوەی جیاوازی بە تایبەتی بزوتنەوەی ڕازڕە و پۆپۆلیزم لە ئاستی دنیادا هەموو ئەمانەش بە دژایەتیکردنی پەنابەران بە تایبەتی لە ئەوروپایە خەڵکانێک کە ڕەگەز و ئاینیان جیاوازە
لێرەوە جۆرێک لە تونندوتیژی هاتە نێو مەیدانی سیاسی لە دنیاە سەری بەریتانیا بکەن سەری هەموو ئەوروپا بکەن دژایەتی سەرڕەش هینی پەنابەران بەتەواتی باڵایە ئەمە ئەم شەپۆلە لەگەڵ خۆی هێنایەتی خۆشەویستانی من هەموو ئەمانش بەرژایەتیکردنی پەنابەران و خەڵکانێک وەکو وتم کە ڕەگەز و ئاینیان جیاوازە وەکو ئەمانەنین هەڵبەتە هۆڵەندا هیچێکە لەو وڵاتانە بەهاتن و دەرکەوتنی پیاوێکی کەچەڵی هاوڕەگەزبازی مامۆسای زانکۆ کە ئەیویست دەڕێگەی بانگەشەی تند و ڕاکێشانی دەنگەکان بە زمانێکی سادەی پۆپۆلیستی و تووڕە کە لە یەکەمین هەڵبژاردننی ئەنجومەنەکاندا لەم هۆڵندایە گەورەترین سەرکەوتنی بەدەستهێنا و خۆی بۆ سەرۆکی حکوومەت ئامادە کردبوو لە دەشتایەکانی NL باش نییە هەنگاو بە هەنگاو وڵاتی هۆڵندا بەرەو قۆناغێکی ترسناک ئەچوو هێندەی پێ نەچوو کەسێک لە باڵی چەپی تونڕە و لە پارکی ئیزگە و تەلەڤیزیۆنی شارێک کە نزیکی ئەمیستەردامە بە ناوی هێلڤەرسۆم بە چەند فیشەکێک تیرۆری کرد و کوشتی باشە هەر ئەم تیرۆرە کۆتایی بە مێژووی بێتیرۆری سیاسی هۆڵندا هێنا کە چەند سەدەیەک بێتیرۆری سیاسی وڵات سیاسی تێدا ئەکرا بەڵام ئەو لە هێلڤەرسۆم تیرۆریان کرد دواتر گرژی و ئاڵۆزیەکان و بێ بەرنامەی و بێ سەرۆکی و بێ پیلانی و بێ استراتیژیەتی بسووتنەوەکە دوای 6 دانە ساڵ خۆی هەڵوەشاندەوە وە تەپوتۆزیشی نەما ئەم بزوتنەوەیە بەڵام ئەوەی کەمایەوە کەسێک بوو بە ناوی خێر فێڵدەرس کە ئەندام و سەرسامی ئەو بزوتنەوە پۆپۆلیستی و ڕازڕەوە بوو واتە ئەمە مایەوە هات و درێژەی بە هەمان بۆچوونەکانیدا و باڵی خۆی دیاری کرد و بزوتەوەیەکی تری بە ناوی پارتی ئازادی دامەزراند لە وەکووتم دەشایەکانی NL کەوتنە کار و چالاکی و چوونە نێو دروستکردنی حکوومەتەوە چەندان جاریش بوونەتە هۆی هەڵوەشانەوەی کابینەکانی حکوومەت جارە بە 6 مانگ کابی حکوومەت نەبووە بە ساڵ حکوومەت نەبووە بوون بەهۆی ئەمە بەڕاستی خۆشی ئەم کابرایە لە چاوەپێکەوتنێکیە ئەڵێ من لە سەرۆکی پارتی سیاسی ناچم هێندەی لە سەرۆکی یانەیەشی ئارەزوومەندانەی بریار ئەچموویی تر واتە ئەو تیمەی دێتە ناو ئەم بزوتنەوە حیزبە کەسانی باوەڕ پێکرا و کارامە نین بۆ سیاست و پیاوژنی حکومڕانیکردن نین وەکو پارتیوی چێتەکەی ئێمە تەنها قسە و ڕەخنەگرتنە بە هەستی دەنگەران یان بێڕێزیە بە هەستی دەنگەرانی ئەم وڵاتە بۆیە هەمان ئەزمموی خەرکی کوردستان لە هۆڵندایشا هەیە خۆشەویستان بە دواکەوتنی بزوتەوەیەکی پۆپۆلیسیەک و گۆڕان کە خۆشم دیفاعم لێ کرد وەکو نەوەی نوێی شاسوار کە هیوادارم ئاسەواری نەمێنێ و عەلی حەمەساڵە کە ئیش هیوادارم ئاسەواری نەمێنێ باشە پەیماندان دەستخڕۆکردن باش نییە بێ هیواکردنی خەڵک دوور لە زەمینەی واقعی سیاسی کە هەمومان بەڕاستی ئەزمونمان کرد و هەمومان ئەوەمان کرد و بەچای خۆمان بینیمان هەر ئێستا ئازیزانی ئارام ئەحمەد لە زۆربەی وڵاتانی دنیادا پۆپۆلیزم بووەتە جۆرێک یان فۆرمێک لە سیاست بە چاواشەکردنی خەڵک بۆ گەیشتن بە دەسەڵات ئەها کاک عەلی و ئەوانەی تر ئەچنە مزگەوتەوە لا ئیلاها ئیلا الله الله ئەکبەر ئەوە ئیسلام ئەوە دوای ئەوە ئەیکەن بە کوردایەتی باسی چوار پاشەی کوردستان و ئەوە ناکەن ئیتر حەچیش پانیەکەنەوە بە ئارەزوی خۆیان باش نییە ئەمە پۆپۆلیزمە بەڕاستی بۆ ئەوەی کە حرمەتم بۆ ئێوە هەیە خەڵک کەرکەن و دەنگیان باتێ بڕۆن جیرفانی خۆیان پڕکەن باش نییە بەڵام ئەمانە مێژوو سەرماندوێتی کە جێگەی باوەڕ و جێگەی متمانە نین بەم دواییانەیە هەمووتان ئاگادارن لە کۆماری چیک هەمان شت ڕوویدا زۆرینەی کورسەکانیان بەدەستهێنا بەڵام ئایا ئەتوان حکومڕانی بکەن هەرگیز ناتوانن لێرەوەیە من ناڵم دەنگ بدە دەڵێم دەنگ مەدە بەڕاستی لە کۆتایی ئەم مانگەیە هەڵبژاردننی سەرتاسەری هۆڵندا ئەنجام ئەدرێ دوای هەڵوەشاندنەوەی کابینەکە لەلایەن بزوتنەوەی پۆپۆلیسیەکان کە چەند ماوەیەکی زۆرە هەڵوەشاوەوە جا ئەوەی کە ویسم ئەم بابەتە بۆ ئێوە باسم و بیبەسمەوە بە هەرێمی کوردستانەوە و جێگەی بایەخ و سەرنجە کەسانێک خەریکی بانگەشن بۆ چەند پاڵێورایەکی کورد لەناو ئەم هۆڵندایە بەڵام ئەم پاڵێوراوانەی کورد باش دیە لە پاتە ڕازڕە و لیبراڵەکانە خۆیان کاندید کردووە ئەمە کێشەکەی منە خۆشەویستانی ئارام ئەحمەد دەیانەوێ خەرکی کوردی ئەوروپا هۆڵندانشین دەنگیان پێ بدا باش نییە ئەم پارتە ڕازڕە و لیبراڵانە دژی سەرڕەژن دژی پەنابەرن دژی مناڵانی پەنابەرن بەڕاستی چۆن تۆ کوردی ڕۆژتوی لەناو ئەمانەیە خۆ کاندیدەکەی و ئەیشتەوێ خەڵک دەنگت پێ بدا و دەنگ بۆ کۆ بکاتەوە
باش نییە بۆیە ئازیزان کوردانی هۆڵندا ئێوەش دەنگ نەدەن بەو کوردانە کە لە حیزبە لیبرال و لە ڕازڕەوەکانە خۆیان کاتی کردو چکەوانە بەڕاستی دژی پەنابەران ئازیزانی ئارام ئەحمەد دەنگدان بەرپرسیارەتی مێژووی و ئەخلاقی و ویژدانی و حتا دینیشە کە نابێ ببیتە بەشێک لە سەرخستنی حیزبێ کە دژی بەژەوەندیەکانی خەڵک و زۆرینەی هەژاران و مناڵانی کەم دەرامەت و پاڵپشتی شەڕ و کاولکارین تۆ نابێت دەنگ بەمانە بدەی بەڕاستی کە ئەوە بۆ خۆی چاواشەکاریە هیچ کورتبوونێک ناسەلمێنێ و دوورە لە هەڵوێستی نەتەوەی و نیشتیمانی و ئەلەم بابەتانەوە بۆیە دەکرێت کورد لە هۆڵندایە ژیرانە چاو لە مێژووی ئەو لیستانە بکەن و هوشیاری ئەوەیان هەبێ سەرخستنی پارتی ڕازڕە و پۆپۆلیزم لە قازانجی خەرشی بیانی و پەناهەندە و خاوەندەهاتی کەمەکانتان نییە بەڕاستی ئاگام لێ ئەو مەطعەمانەی کە مەطعەمن و پارەیان زۆرە هەمووی ئەو حیزبە دائەنێن چونکە بە قازانجی دەوڵەمەندەکانە نەک بە قازانجی فەقیر و هەژار و ئارەم بابەتانە بۆیە داوا لە هەموو کوردەکانەکەم لە هۆڵندایە ئەوەی کە ئەچێت دەنگ ئەدا دەنگ نەدا بەم ڕازڕەوانە بەڕاستی باشە تا ئێرە بۆ کوردانی هۆڵندا بوو بۆ ئێوەش کە لە باشووری کوردستانە ببێ بە ئەزمونە یا بە تەجروبەیەک بۆتان کە لە هۆڵندایە سیاسەت چۆن ئەکرێت و چۆن نییە ئەچمە سەر کوردانی باشوور و دەنگدان درێژشی ناکەمەوە مەگەر بۆم بێ وەکو برجی پۆلوان ئەویان نازانم بەڕاستی خەڵکانی ساختەچی خەڵکانی پارەخۆر خەڵکانی ماستاوچی دوای پارتی وچێتیەکەوێ ئەوەش لەبەر ئەوە نییە کە پارتیان خۆش بێ چێتیان خۆش بێ تەنها لەبەر تۆچە پارەیە لەبەر شتێکی تر نییە بەڕاستی باش نییە ئازیزان من خەجاڵەتی کێشم مامۆسای زانکۆی سلێمانی وەکو مەڕووماڵات دوای کۆمەڵێک چڵیتی سەرکردایەتی چێتی ئەکەوێ تۆ مامۆسای زانکۆی ئەی هاوار تۆ قوتابیان پەروەدە ئەەکەی هەی کۆی لێی خەسی و هەی مل شۆڕ تۆ شەرم ناکەی بەڕاستی ئەچی دوای هینەکەی دوای کۆمەڵی خەڵکی نەخوێنەوارەکەوی مەجموعێ دانیشتووە قوبات پێیان ڕابێرێ باش نییە دوو داڕزیان بۆ خاتی پێغەمبەر ئەخ ئێوە مامۆسای زانکۆن بۆیە ئام هەموو پزیشکە هەیە هەمووشی نەخوێنەوارە ئەم هەموو دادوەرە هەیە هەمووی نەخوێنەوارە کاکە باش نییە وەکو ڕانەمەڕ لە هۆلەکە کۆ بنەوە خەڵک پێتان ڕابێرێ یەخوە داوەشێن بۆ خاتی پێغەمبەر ئەوە بۆیە چوار پزیشک ناناسین کە هەڵوێستیان هەبێ کاکە وەڵڵاهی ئازیزانی ئارام ئەحمەد منطقی تیانێ تۆ دادوەربی نەخوێنەوار بیت مامۆسای زانکۆبی بەڵام نەخوێنەوار و گەمژە بیت باش نییە ئەوە گەمژەیەتیە تۆ بێ دوای خەڵکی دابنێن ئاوەک و قوتابی دارادووداریدی بەڵام پێ ڕابێن و قەشمەری پێ بکەن باش نییە لە هەولێریش یا لە بادینانیشە چۆنە مۆزوعەکە وەکو هەمیشە چەند جار بە ئێوە و تۆ خۆشویستان بنە ماڵەی بازانی هیچ کاتێ یەکەم جار ناشنە هیچ قەرەباڵێکی هیچ کۆڕێکەوە بۆ چونکە ئەوان لوتیان لە ئاسمانە نابێ ئەبێ هەموو خەڵکەکە دابنیشێ اینجا لە مەسعود بازانیەوە تا مەسرور نێچیت کە هەموو خەڵکەکە دانیشت اینجا ئەوان بەخۆبایان ئاوارم بە دەستێکی زەردەوە و ئاواکەن و هەمووی هەڵسێ پێرەوە بۆ پێشەوە پێشماکەوە بازانی چونکە بۆ لەبەرەی ئەو خەڵکی کە لەو قەرەباڵخیایە ئەم مەسرور یان نێچیر یا مەسەڵانە ئەمانە بە مەڕوو بزن نەزانن باشە مەسەن ئەچن من دڵنیام لەوە مەسرور کاچێ بەڵێ چۆنن بزنەکان باشن مەڕوو ماڵات ئای چۆنی مامە بزنجیان ئاوا سەیرانەکەن لای خەتام ئەگینام منطقی تیان نییە جارێک نابینم بنەماڵی بازانی پیاوێکیان مناڵێکیان لەبەر یەک کەس هەڵسن نابێ ئەبێ هەمیشە حتا مناڵێکی چکۆلیان کە تەمەنی مەسەرن بۆ نمونە 10 ساڵە یا 15 ساڵ یا 12 ساڵە باش نییە ئەگەر بیوێ بڕوا بۆ قەرەباڵخیەک ئەبێ هەموو خەڵکەکە دانیشت بێ ئەم بڕوا بۆی هەمووی لەبەری هەسێ بڵێ بەخێر بێ فڵانە فیسەران بابەتانە باش نییە ئەمە هەمیشە فەرهەنگی بنەماڵی باشکە بۆ خۆیان لە هەموو کەسێ پێگەورەترە باش نییە ئاوە جا ئەم پاڤۆرە بەسە زمان و نەکبەتە تازە ئێوێ لە ئەوروو لە بەریتانیا ژیابی بیبدوێ ناسایی بنەماڵی بازاری بکەیتەوە دانیشە شتێشکێنی کاکە دانیشە شتێشکێنی وتمان تۆ هاتووی بەش تۆزە ئازادی خواز بکەیت تۆش بووی بە فیرعەون کاکەچ ئەرەوەڵە اینجا خۆشەویستانی ئارام ئەحمەد ئێمە چیمان کرد ئەم ساڵانە باشە لە ڕاستی ئێمە هیچمان نەکردووە باش نییە هیچمان نەکردووە ئێمە تەنها من خۆم وەکو ئارام ئەحمەد و هەموو ئەو هاوڕێ و ئازیزانی کە لەگەڵ مابوون کاتی خۆی لە پاڵتاکە لە فڵانە لە کۆڕ و کۆبنەوەکانە باش نییە ئێمە تەنها و تەنها بە پارتی و بەیەشێتیمان ئەومان کردووەکە بەرگریمان لە وڵاتەکەمان لە سامانی وڵاتەکەمان لە ئازادی و لە ئابڕووی گەلەکەمان کردووە ڕاستی
بەرگریمان لە ئازادی لە مافەکانی خەڵک کردووە بەرامبەر بەو زوڵم و ستەمەی ئەم دوو بنەماڵەیە یا ئەم دوو کۆمپانیای پارتیوێچێتی کە بەسەر گەلەکەی ئێمای هێناوە ئەنجامیان داوە ئەوان هێرشیان کردوتە سەر سامانی وڵات دزیویانە تاڵانیان کردووە هێرشیان بۆ سەر ئازادی کردووە ئێمەش بەرامبەریان ڕاوەستاین وتمانە نە باش نییە ئێمە ئەومان کردووە ئەوان شەڕی ناو خۆیان کردووە دەیان هەزاریان کوشتووە لەشکی داژیکرانی هێناوە یەکتریان کوشتووە ئێمە وتمانە نە ئەوان نۆکەری بێگانە بوون باشە ئەم لایەن دەڤەری سێمانیان داوە بە سوپای پازاران ئەویشیان دەڤەری هەولێر و بادنانەوە بە میتی تورکیزە کراوە هەولێر و بادنان ئازانی ئارام ئەحمەد باش نییە والله لە ئەستەمبوڵ ئازادی زۆرترە وەکو لە هەولێر و لە بادینانە باش نییە قەسەم بەخوا لە تاران ئازادی زۆرترە وەی لە سێمانی و لە هەڵەبجە و ئارام بابەتانە باش نییە بۆیە ئازیزانی ئەمانە خۆیان و ماڵ و مناڵیان شاهانە لەسەر ژیانی ئێمە ئەژین ئێمەی ژۆک و مرۆڤی بە کەرامەت ناتوانین قبولی ئەوە بکەین بەڕاستی ئەوان ستەمکارن ئێمەش وەکو مرۆڤ ناتوانین دژی ستەمکاری بێدەنگ بین بەڕاستی ناتوانین قسە نەکەین ناتوانین هاوار نەکەین ناتوانین شەڕ نەکەین دژی ئەو ستەمەی کە لەگەلەکەمانەکرێ ئەوانە درۆزنن ئەوانە ساختن ئەرچی ئێمەیە کە پێیان بڵێن بەرباب ئێوە درۆزنن ئێوە ساختن بەڕاستی باشە ئەوان بە ئاشکرا زەویەکانی کوردستان ئەدزن سەرخان و ژێرخانی ئەو وڵاتە تاڵانەکەن ئێمە ناتوانین کە هاوان نەکەین بابە ئێوە دزن ئێوە جەردن ئێوە دەرپێ کورتەکانیشتان پاری ئەم میلەتەیە خۆتان بامێن بە چاکەتی پانتۆڵ و سیاری گران بە هەو ئارەم بابەتانەوە چیتان هەیە هەر هەمووی دزیە بەڕاستی دژە ترۆرت دەستگای زانیاریت فڵانت فیسارت یەکێتیت پارتیت پاراستنت بنەماڵەی بازانی جامانە سوورەکەی مەسعود بازانی و مەسووری نێچین هەر هەمووی پارەی تاڵانیە هەمووی پارەی دزیە هەمووی پارەی ئەم میلەتەیە یەک دیناری حەڵاڵ نییە با باش بیزان هەمووی تاڵانیە پارەکانتان با باش بیزان باش نییە جا عزیزان لە کۆتایی قسەکانە کە دوو قسەی خۆشیشتان بۆ بکەم زۆر باسی ئەوە کرێ وڵی فلانی کۆنە گۆڕان و فلانی بەرەیگەل و فلانەکەی نازانم لای شاسوار و سروە و ئەمانە هاتنەوە ناو ڕیزەکانێکێتی نیشتمانی کوردستان بە شەرەفم بەزین بە عەقڵتان هەیەتەوە جا پارتی ژواڵێ وڵا فلانێکێتی هاتە سەر هاتەوە ناو ڕیزەکانی پارتیمان تو سری دڵیان بەچی خۆشە تو سی ئەم مناڵ بازاڕیە خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە هەیە چەندین جار ئەو یەکێتی فرۆشتووە چۆتە لای گۆڕان چەندین جار گۆڕانی فرۆشتووە چۆتە لای بەرەیگەل بەرەیگەلی دەفرۆشێ ئەچێتە ناو یەکێتی کە یەکێتی دڵی پێی خۆشە بخێر بیتەوە سەر چاو کاک پاڵ ڕسمێکی لەگەڵ هاکێتەوە ئەم بابەتانە یعنی ئەم پاڤڵ و خۆزکە ئەم پاڤڵ و قوبادە گوێ نەقسەنی ئارام ئەحمەدەوە بێ هیوادارم گوێشی لێ بگرن یعنی ئەم پاڤڵ و قوبادە ئەوەندە نەزانن باش نییە دڵیان بەم خەڵتە و تڵپانە خۆش بێ ها ئەگەر دڵیان بەمانە خۆش بێ کەواتە زۆر داماون بەڕاستی کاکە ئەمانە کە کەوتونەتە مەزادخانەی سیاسەتەوە هەر ڕۆژە بەلایانی خۆیان ئەفرۆشن دەبێت یەکێتی ئەم کەسە سووک و بێحرمەتانی بۆچی بێ ئەی هاوار تۆ بۆچیتە کابرا دوێنێ یەکێتی بووە پێرە یەکێتی بووە چوو بۆ لای لاهور ئەمڕۆ لاهور کەوتووە ئەچێتەوە بۆ لای یەکێتی بەیانی لاهور بێتە دەرەوە هەچێتەوە ئەچێتەوە بۆ لای لاهور تۆ ئەم خەڵتانە بۆچیە کاکە تو ئەمانە بۆچییە بۆ کەیە بۆ یەک شەقنای بەق نییە بڵێ بڕۆخوا حافیزی بێ کورە سندان لەو دەنگە بدا کە ئابوانە تۆ زیادیکەی بەڕاستی فشە چیە کاکە ئەم مەخلوقانە لای یەکێتی بن لای پارتی بن لای گۆڕان بن لای نەوەی نوێ بن لای شاسوار و پارتی و کێوکێ بن دیسانەوە بێنەوە ناوێشێتی هەر خەڵکی سووکن هەر خەڵکی چروکن هەر خەڵکی بێکەسایەتین بەڕاستی کاکە ئەمانە خەڵکی بێحورمەتن لە حقیقەتە ئینسان بێحورمەت نەبێ ئەم هەموو لاو لەومایە ناکا کاکە گیان ناکرێ بەڕاستی من 8 ساڵ پشتیوانیم لە بەرەی لە هین کردووە لایشێ لە گۆڕان کردووە ئێستا پەشیمانم لەوە با کاکە تۆڵی خۆشم لێ کردەوە هەروازیشیان لێ نایەنم کاکە ژیان لە کاتێکا پرۆژەیەک لە ئارابوون و شانسەفا گوی کردە مۆزوعەکان و ئاوای لێ کرد و کۆمەڵی خۆفرۆشی تیا بوو باش نییە لە ژیانمان لەم حیزبانە نزیک نابمەوە باشە کاکە جا ئەڵێ قسەی هێنێ ئایزان عەدنان عوسمانێکمان هەبوو عەدنان عوسمان تان ئەزان ئەی ناسن کە عەدنان بەتە زەمیکە سەرەتا ئەم کاک عەدنانە کۆمەڵە بووە ئۆکەی باش اینجا بۆ یەکێتی ئۆکەی یەکێتی واز لە یەکێتی بێنە یەکێتی بەعەمەل نایە و گڕێ هەیە بۆ چوو بۆ نای حیزبەکەی قار عەزیز کە ئەو کاتە زەحمەت کێشان بوو ئۆکەی کاکە چوو زەحمەتی کێشان ماوەیە هەر لە خۆ بوو بە چەپ و کۆمۆنیست و ئالو بابەتانە دوای ئەوە کە گۆڕان دزوو یەسەڕای کرد بۆ گردەکە بوو بە گۆڕان باش نییە کە گۆڕان وای لێ هات هەسا پشی بۆ شاسوارە کرد ئەچوو بۆ تەلەڤیزیۆنەکە بۆی شاسوار بیکڕێ کە شاسوار نەیکڕی لاهور پارەکەی باشتر بوو هەستا چوو بۆ لای لاهوری شێرجەنگی
باش نییە لە دوایی ئەمە لای لاهور بوو لە کلکە خۆی چۆ بۆ لای قوبات تو خوایەشێتی قوبات تۆ ئەمە بۆشیە قوبات هەڵەبانی چێ بە بۆنەی عەدنانەوە دەنگ بە تۆ ئەیە باشە چێ بە بۆنەی ئەمانەوە یەکێتی بەس پێم بڵێ چێ بە وەڵڵا خەڵک ڕقی دێتە لەبەر ئەمانە بەخوا یەکێتی پاوڵ و قوبات بە ئیلاهی بە بۆنەی کچەکەی ئەمریکاوە بە بۆنەی ئەم عەدنان و بەدنانەوە وەڵڵا خەڵک ڕقی لێ هەڵەگرێ بە قورئان ئەمانە کاکە ئەمانە خەڵکی بەدناون ئەی هاوار کاکە ئەمانە خەڵتەن وەڵڵا ئێ بەس پێم بڵێ تۆ ئەمانە بۆ چیە کاکە ها تۆ بۆ میزاجی ئەم عالەمەوە هین کردووە یەکێتی نیشیمانی ها کاکە بۆچی بەس پێم بڵێ تۆ ئەمە بۆچیە کاکە ها کابرایەک 15 حیزبی کردووە تۆ دێ بڵێ چی ئەدەوێت چی ئیسفادێکی دەکەی قوبات تاڵەبانی هەساوی چووی شتێکی بۆ کردەوە بۆ عەدنان چی بۆ بکە کاکە باسی فکر و معریفە بۆ بکە عزیزی من کاکە قوبات و کاکە پاگەڵ ئینسان بەر لەوەی فکری هەبێ بەر لەوەی معریفەی هەبێ بابا ئەبێ ئەخلاقی هەبێ باش نییە حتا بەر لەوەی دینیشی هەبێ ئەبێ ئەخلاقی هەبێ چونکە دین بێ ئەخلاق نابێ باشە ئایدۆلۆژیا بێ ئەخلاق نابێ کاکە خێزان ژیان هەموو کایەکان بێ ئەخلاق نابێ ئێ عزیزی من کاکە پاوڵ کاکە قوبات ئەمانە خەڵکی بێ ئەخلاقن کاکە ئێ تۆ خەڵکی بێ ڕەوشتت بۆچی ئەی هاوا تۆ خەڵکی کە ئەخلاقی نەبێ بۆ چیتە خەڵکی بابا ئینسان ئەبێ شەرمی بێ شەرم ئەبێ تۆزێ حیا بێ حیا عزیزی من ئەمانە حیایان نییە ئەمانە ئابڕویان نییە کاکە ئینسان کە تۆزێ شەرم و شکۆی نەبوو کە تۆزێ حیا و حرمەتی نەبوو تۆ بۆچیتە ئەمە پێست پێم بڵێ کاکی ژیان بۆچیتە بەم تێبگەم لە میاریەکانم تۆ ئەمانە بۆ چییە ئێ کاکە یەکێک لەمانە لە ناو مجتەمەعا دەرەکەوێ 2000 جوێنی پێدە باشە 2000 جوێنی پێدە نووسینێک ئەنووسێ 10000 کۆمنت جوێنی بۆ نووسین باشە ئێ تۆ ئەمە بۆچیتە زەحمە نەبێ والله من بابەتێ بنووسم بە نووسین کە بینووسم ئەگەر 500 لایکم بۆ بێت ئەم 500 لایکە بە نمونە 100 دانەی جوێن بێت و بابەتە سڕمەوە ئەی سڕمەوە چونکە بۆ لەبەرەوەی دیارە خەڵک و بابەتی منی بەدڵ نییە بەس منتەقی تیان نییە ئەمانە شتێک ئەنووسن خەڵکیەت 500 دانە کۆمنت ئەنووسێ 515 جوێنە سوکایەتیە ئێ کاک پاوڵ و کاک قوبات ئێوەتان بۆچی تووشدان ئەمە بۆچی بۆچیتانە ئەمە قەینایەکییان ئیسفادەیەکی هەیە شەوانە گەرمتانەکاتەوە و دەست لە ملالێک و چوزانم ماچ و موچێکەوە بە هەر حاڵ پێک شەراب و ئەوە نێ تۆزی ئاڕەقکردنەوە ئەو هیلاک بوون و هەنسکوانەباتە بەڵام ئەم زەبە لە حایەتتان بۆ چێن پیاوانە کاک ئەمانە ئیسفادیان چێ بۆ ئێوە زەحمە نەبێ و ئیسفادیان نییە کاک کەواتە بەژێ ئارامە حۆگەن کاکە ئەمانە ماڵی قەڵبن بە قوربانێ بم ئەمانە ئیسفادیان بۆ ئێوە نییە وەڵڵا خەڵک ڕەخی لێتانە بە قورئان هەموو ئەوانەی کێشی بەخوا هەمان قوماش بابا تۆزێک کەرامەت بۆ ئینسان باشە بە قورئان کۆ تۆزە شەخسیەت کاکە هاوار کورە بۆ خاتی خواست لە بەردەم ڕسمەکەی شێخ مەحموود کاکە بەرەی کوردستانی بوو من هاوار بۆ ئەو میلەتەیەکەم کاکە ئەرێ کاکە باوانەکەم کەیتر بێدەنگ بم بەڕاستی بەسە کاکە لە کۆتایی قسەکانمان خۆشەویستانی ئارام ئەحمەد داواتان لێ یەکەم بەجای هەڵبژاردنەکان نەکەن هەر کەسێک وتی کاکە ئەگەر بەشداری نەکەن و بایکۆتکەنەوە خزمەتێکی پارتیەکەن بڵێ ئارام ئەحمەد وتی لاژە لاش تەنها ئەمە جوابی بەرەوە ئەراوەڵە هیچی تر مەکەن ئەمەش بە خۆشی خۆتان ئەمەش چەچەڵۆکێک خۆی زانێکێ مامە چەچەڵۆک جاوە مەگەر ئەگەر شووبکە ئەو چەچەڵۆکە مەگە ئوتویکەن ئوتو تێگەیت ئەگەر سڵفە شوێشی من کرد بە من ئەبێ ئوتوکەم ئەمە ئەوە پاشان ئەمە کاهونیە بە قوربان ئەمە کاهونی ئەمە نەعنە ئەمە تێیەکەیت و خۆیتەوە بە قوربانێ بم تێگەیت ئەمە شەرابە سوورەکەی شەوانی بەرزاییەکانی سلێمانی نییە دادەگیان بە قوربانێ بم ئەمە جیاوازە هەڕەوەڵە قسەی بە باوکم مەڵێ باوکی من گومناو باوکی تۆ بەدناو باشە هەمیشە گومناو باشترە لە بەدناو بەڕاستی بەدناو کارەسات هەڕەوەڵە جاسەری قاتەکەیشم کەن چەنە لی جوانە کاگارام ئەحمەد کاگارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێست حرمەتم بۆ هەموو لایەکتانەیە بەخواتان ئەسپێرم ئازیزانی ئارام ئەحمەد تا جایەکی دیەمەوە خزمەتان هەر سەرکەوتوو سەربەرز بن بۆ بەڵێ بۆ بایکۆت کورت و کرمانجی خۆتان لەگەڵ خۆشەویستانی من قوربانیەوە بەخێرچ تا